ئەم برایی من لە بازار بووە لە شتکڕین بووە لە کاتی گەڕانەوەیە لقی پارتی لە سەسەما لەسەر ڕێیەکەیەتی کە گەیشتووەتە ئەوێ بووە بە تەقام ئیتر لەلایەن چەکدارەکان پارتیەوە کوژراوە براکەی من یەک فیشەکی بەرکەوتووە لەسەر سینگی داوە خۆی هەر لە سەسەماڵ دانیشێ بەڵام ڕۆژانە لەگە باوکمان ڕۆبوو دەشە و ئەوە ئیشوکارێتی شوانە تەمەنی 24 ساڵ بوو باشە ئێوە کێ پرسیارەجان لە شەیگوونی ئێمە وەک خۆمان پارتیەکان چەند سەماڵ بەرپرسیارە زانین لەو دۆستە پارتیانی چەند سەماڵ ئەوان بە بەرپرسیارە زانین لەگەڵ لقی نۆزە و بەرپرسی لقی نۆزە لەم حەقی خۆشمان خۆش نابین ئێمە ڕێگاری یاسایە گرینە بەرەگە بزانین حالی نییە هەر پارتیە لە چەند سەماڵ دژمن ئێمە ئەسکاڵای یاساییتان تۆمار کردوتە ئێستا نازانم من ئاگادارەوە نیم بەس تۆمارەکەین ڕمەکەی حسابەنەوە بۆ چەند سەماڵ بێنە